لە ئێستادا کتێبخانەکانی کورد پڕن لە کتێبە بەناوبانگەکان کە بەرهەمی چ نووسەرانی خۆماڵی و چ نووسەرانی بیانیشن بێگومان وەرگێڕەکانیش هەوڵەدەن ئەو کتێبانەی کە فۆکەسی لەسرە لە دنیای ئەدەبیدا و هەروەها کتێبە نوێیەکانیش هەوڵەدەن بە خوێنەری کوردی ئاشنا بکەن بێگومان لە ئێستادا یەکێک لە کتێبەکان کتێبی ڕۆچوون بەنێو ئەندێشەدا کە ئەم کتێبە ڕامانێکی ڕۆحیە و هەروەها لە نووسینی نووسەر و وەرگێڕ فاروق هۆمەرە بێگومان فاروق هۆمەر یەکێکە لەو نووسەر و لەو وەرگێڕانەی کە چەندین بەرهەمی وەرگێڕاوی بە تایبەتی هەیە و هەروەها چەندین نووسین و بابەتی لێکۆڵینەوەشی هەیە. ڕۆچوون بەنێو ئەندێشەدا نوێترین بەرهەمی چاپکراوی چیرۆک نووس وەرگێڕ فاروق هۆمەرە کە خاوەنی چەندین بەرهەمی وەرگێڕاوە و ئەم بەرهەمە نوێیەی بەم زوانە بەردەست دەبێت لە کتێبخانەکانی کوردستان.